ماوەی 5 ساڵە خەریکی ئەم ئیشەن لە ماڵەوە دروستەکەین یارمەتیەکی بامان بۆ دروست نەبووە کە بتوانین کارگەیەک دابنێن ویسمان کارگە دابنێن بەڵام حکوومەت ڕێگری زۆری خستە بینمانەوە بیانووی دروست کرد ئەبێ شوێنەکەتان وابێ ئەبێ لە ئەوە نەمەترابێ ڕوبەرەکەی ئەوە نەبێ یعنی ئێشەکە هەر لە ماڵەوە دروستەکەین وا 5 ساڵە بەردەوامین سەرەتا هەر بە زەیتون دەستمان پێ کرد تا ڕێژەیەکی باش سوودی لەبینم و خۆمێکێکم لەوانەیە کە هەر سابوونەکەی خۆم بەکارهێنم الحەمدولیلا ئیسفادەی باشم لێ کردووە زۆر کەسیش بردوێتی ئیسفادەی لێ نەکردو بە حەدیەوەی کە لەوەتە حەساسیەتی هەبوو بێ بە شتێک بەڵام لانی زۆرەکەی ئیسفادەیان لێ کردووە وڵی ئیشی ترمان زۆر تاقی کردەوە بەزتر الحەمدولیلا ئێساەوە ئیشێک ئەتوانی خۆت لە ماڵەوە بە بێکێشە دروستی بکەی لە سێحەش دەرچووە و زۆر بێکێشە دەرچووە ینی یەکەمی هێناوە لە هەموویان چونکە ماوەدە کیمیایەکانی تیا بەکار نەهاتووە لە ئێستا بنشتی کوردیشمان هەیە ئەر دروستکراوی دەستی خۆمانە لەگەڵ سابوونەکەیە. ئەمە هەمووی ئیشی دەستی خۆمانە دروستمان کردو و هەمووی بەرهەمی ڕەنجشان و خۆشەویست بە خۆمی بە خۆشەویستیەوە دروستکراوە چکە کاتی زۆرەوێت بەڵام ماوەدەکەی هەمی خامە و قاڵبە بەکاریهێنین و جوانکاری و قاڵبەکە نەئەیکڕین بەڵام جوانکاری تیاکەین بۆ نمونە ئێستا ئەم ئیشە یعنی ئەمەی لێ نەدراوە بەڵام خۆمان لێمان داوە یاخود ئیشێکی تر ئەمە مۆمە بەکارم هێناوە بۆ ئەمە هەم قاڵبەکەیم دروست کردووە هەم ئەمەم دروست کردو هەم مۆمەکەم تێکر و دوایش جوانکاریم بەکارهێناوە یعنی دووسێ ئیشەوێت. وڵی 4 مانگە ئەم ئیشە ئەەکەم چکە بەردەوام لە پێشەنگاکانم بەس ئیشەکەم ئەم جارە گۆیانی ماوەیەکە بێ ئەم ئیشەم گۆڕیوە حەزەکەم بەپێی تەڵەبی خەڵک بەپێی ڕەغبەتی خەڵک ئیشەکان بکەمەوە بەپێی حەز و ئارەزوی خۆشم کە حەزێکم هەبوو بۆ دروستکردنی مۆم و لەگەڵ ئەوەی شاپێویستی بە جوانکاری تر هەیە کە ژێرمۆمە لەو حاڵەتە هەردوو بوارەکەم تێکەڵ کردووە زیاتر ئەوە کاری نەخشی خەنەیشم هەیە لە ئێستاوە کاری تابلۆ پێشتر کاری ئەکسسواراتم کردووە کاری جەغرەفەم کردوانی ئیشەکان زۆر بوون هی پێشتر بەڵام ئێستا زیاتر بە کاری مۆمەکە و نەخشی خانەکە لەخوا بە زیابێ زۆر باشە بەڵام کە یەن سیرەکەن ئیشەکە پاک و پوختەیە ئیشەکە تایبەتە ئەنجا دیزاینی بۆ کراوە ڕێخستنی بۆ کراوە لە هەمان کاتە ئەنی ئەتوانێت خۆی دیزاین دروستکات سێت دروستکات ئیتر ئەوە بەلایەوە زۆر جوانە بێ و زیاتر هاانیەدا لەسەرەوەی کە داوای تەڵەبی ترکە بۆ دیاری بۆ هەدیە بۆشوانی زیاتر حەزیان لەم بابەتانە وڵای زیاتر ئەکرێ بڵێم هەموو هەم کچانی گەنجن هەم کەسی بەتەمەنیش هەر بە هەمان شێوە دێت بەڕاستی و کوڕیش دێت بەڵام بەگشتی زیاتر ڕەگەزی گەنج کچەکان دێن بەگشتی. بووەتە سەرچاوێک بۆ بژێویتان؟ بێگومان چکە ڕاستی من گەنجێکی دانەمەزراوم بەڵام بە خۆشحاڵیەوە لە 2010ەوە بەردەوام لە پێشەنگا و چالاکیە فیستیڤاڵەکان بەشداریەکەم داهاتی من لەسەر ئەم کارێ چاوەڕوان نەکردووە و ئەگەر داش مەزرێم لەوانەیە بڵێم خەونێک ینی شتێکە ناکاوە نازانم چکە چاوەڕێ نیم بەڵام دڵخۆشم بە ئیشەکەی خۆم حەزم زۆر لە ئیشەکەی خۆمە چکە هەر لە مناڵیەوە بە ئیشی ڕەسم هاتووم و حەزم لێ بۆ خۆم ئیدارەم تاوا کردووە بەڵام کۆڵم نەداوە و کە لەگەڵ ئەوەی کە جامیعەم تاوا کرد یەکسەر دەستم کرد بە کاری هونەری چکە حەزی خۆمە. هەمووی دەرەچێت